مەراسیمی بە خاکسپاردنی دوو لە قوربانیانی کۆچە لە ئیدارەی ڕاپەڕین. نائیلەی تەمەن 36 ساڵ و کچە تەمەن دەمانگەکەی و هاوسەرەکەی دوای ئەوەی بڕیار دەدەن بە ڕێگەی نایاسایی کۆچ بکەن بۆ وڵاتانی ئەوروپا لە مانگی ڕابردوو، بەڵام بەهۆی نەقومبوونی یەختەکەیان لە دەریای ئیجا دوای ئەوەی هاوسەرەکەی ڕزگاری دەبێت. نائیلەی هاوسەری و کچە تەمەن دەمانگەکەیان گیان لەدەست دەدەن دوای نزیکەی مانگێک سەر لە بەیانی ئەمڕۆ گەڕێنرانەوە زێدی خۆیان و بە خاک سپێردران. دەڤەری ڕاپەڕین کە پشکی شێری بەردەکەوێت لە کۆچی گەنجەکانیان بەرەو دەرەوە، هاوشێوەی کەسوکاری ئەم قوربانیانە خەڵکی ناوچەکە هۆکاری کۆچی گەنجەکانیان دەگێڕنەوە بۆ نەبوونی هەلیکار و دانەمەزراندن و خراپی دۆخی دارایی و نەبوونی خزمەتگوزاری. لە تورکیا و بەڕێکەوتن بۆ وڵاتی یۆنان لە ڕێگادا لە ناو ئاوەکەدا تووشی پۆلیسی وڵاتی یۆنان دەبن و قاچاقچیەکە لە ترسی ئەوەی کە نەگیرێت و زۆر بە سەرعی دەگەڕێتەوە و لە ئەنجامدا بەلەمەکەی وەردەگەڕێت و 5 سەرنشین دەبنە قوربانی، سێیان لەوانە ئەفغانی دووشیان لەوانە خوشکی من و کچەکەیەتی. قاچاقچیەکە پێی گوت بوو من 18 نەفەر لێدەم کەتی سواری یەختەکە بوون 32 نەفەر بووە. وەکو قسەکردنیش ئێمە قسەمان لەگەڵ دەکردن لە تورکیا بوون، ئەوانە هەردەیانگو ئەوڕۆنا بەڕێ دەکەوین داوای گەردان ئازاییان لە ئێمە دەکرد. حکومت تأسس هیچ برنامجی وانی بۆ منطقه عوزی بتوێنێ پشدەر لەبەر ئەگە حکومت بەرنامەی هەبە ئەو هەموو گەنج و خەڵک و عایلە نەدەڕۆیشت لەبەر خەڵک کۆچ دەکە کاکە یەنە ئیشێ نەکار هەیە حایلی خۆی لە ناو دەبە لە پێچێنە لە پێناو نانێک داوا لە حکومت دەکەین بە زووترین کار بە خۆی دانەستەوە وەک سووریا لێدێ بەڕاستی ئەو هەموو خەڵکە کۆچ دەکە گونا ئەو هەموو گەنج و هەموو دایک و باوکە بێهاتی و بت و ئەو خەڵکە ئاوارە بێ. بەپێی ئاماری ڕێکخراوەکانی بواری کۆچ تەنها لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 6,000 گەنجی ناوچەکە ڕوویان لە دەرەوەی وڵات کردووە بە شێوەی نایاسایی، لەو ژمارەیەش 100 گەنج بوونەتە قوربانی کە بەشێکیان تەرمەکانیان دۆزراوەتەوە و بەشێکی تریشیان تا ئێستا چارەنووسیان نادیارە. باسی ئەم ساڵ بکەین نزیکی 8,000 هاوڵاتی هەرێمی کوردستانیان جێهێشتووە و ئەوانش تقریبەن لە 1000ەوە بۆ سەرێ خەڵکی سنووری ئێمەن. ئەوانەی کە کۆچ دەکەن بۆ دەرەوەی وڵات ئەوانە گەنجەکانمانن لە تەمەنی 14 بۆ 35 ساڵین. بەڕاستی ئەوانە بێئومێد بوون لە حکومڕانی، بێئومێد بوون لە دامەزراندن، بێئومێد بوون بۆ ئەوەی بتوانن لە حکومەتی هەرێمی کوردستان ئایندەیەکی گەشانە بێ. نائیلە و خێزانەکەی تەنها خێزانین کە بە هیوای گەشتن بە ژیانێکی ئارام ڕێگەی نادیار لە نێوان مەرگ و ژیان هەڵدەبژێرن، بەڵکو دەیان خێزان هاوشێوەی ئەم خێزانە لە چەند ساڵی ڕابردوو تووشی دابڕان و لێکترازان و پەرتەوازەیی بوون. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، ئیدارەی ڕاپەڕین.